بۆچی ڕێگەی دەستەبەربوونی دادپەروەری زمانی لە ئێران بەرەوڕۆی بۆنبەستی ئەمنیەتی دەبێتەوە؟ بینەرانی خۆشەویست، لە خزمەت دەوێ عەزیزداین بۆ پێشکەشکردنی کورتکراوەی بابەتێک کە نووسراوەی هێمن کەریمیە. لەگەڵماندا بن. دادگایکردن و دەرکردنی حکمی قورس بۆ مامۆستایان، چالاکان و ڕۆژنامەنووسانی حەوزەی زمانی کوردی لە ئێران بابەتێکی تازە نییە و لە چەند ساڵی ڕابردوودا گوشارەکان بۆ سەر ئەم چالاکانە گەلێک زیاتر بووە. لە ئاخرین حاڵەتدا سۆماپور محەممەدی، مامۆستای زمانی کوردی و ئەندامی هەیئەت مدیرەی سازمانی فەرهەنگی کۆمەڵایەتی نۆژین لە شاری سنە لە دوو پەروەندەی جیاوازدا بەگشتی بە 11 ساڵ زیندان و دوورخرانەوە بۆ کرماشان مەحکوم کرا. پێشتریش زارا محەممەدی، سەیوان ئیبراهیمی، ئیدریس منبەری، فەریدە وەیسی، سیروس عەباسی، واران محەممەد نژاد و کەسانی تر لە یەک دەی ڕابردووشدا لە ئۆستانەکانی ئازەربایجانی ڕۆژاوا، کوردستان، کرماشان و ئیلام مامۆستایانی زمانی کوردی و چالاکان و ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە ڕاستای دەستەبەربوونی دادپەروەریدا هەوڵیان داوە حکمی قورسیان بۆ دەرچووە. ئەم سیاسەتانە خاوەنی چ بنەمایەکن و بۆچی بەگشتی داخوازیە زمانیەکانی کەمینەکان و بەتایبەت کوردەکان لە دادگاکانەوە سەردەردێنن؟ بیرۆکەی سەرەکی ئەوەیە کە سیاسەتە زمانیەکان لە ئێران لەسەر بنەمای لۆژیکێکی ناسیۆنالیستیە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە بەستێنێک بۆ دەستەبەربوونی دادپەروەری زمانی نەڕەخسێت. ئەوەی کە ئاشکرایە ئەوەیە کە نادادپەروەرانەبوونی سیاسەتە زمانیەکان لە ئێران تەنیا تایبەت بە کۆماری ئیسلامی نییە و خاوەنی پێشینەی مێژوویە لە ئێرانی مۆدێڕندا. گرنگترین ڕێگاچارە و بە ئەگەری زۆرەوە نوێ ئاوەری کۆماری ئیسلامی پەنابردنە بەر یاسا و کەڵک وەرگرتن لە دادگایە. مافی زمانی لە سەردەمی کۆماری ئیسلامیدا زیاتر لە ڕابردوو ئاستی ئەمنیەتی بەخۆیەوە گرتووە و هەوڵدان لە ڕاستای دەستەبەرکردنی ئەم مافەدا بەرەوڕۆی سزای ئەمنیەتی دەبێتەوە. هەرەو جۆرەی کە ئاماژەی پێدرا سیاسەتە زمانیەکان لە ئێران جیاواز لە جۆر و فۆرمی حکوومەت بنەمایەکی ناسیۆنالیستی هەیە کە لە ماهیەتدا لەگەڵ دادپەروەری زمانیدا ناگونجێت. ئەم نەگونجانەش بۆتە هۆیەوەی کە دادخوازی دادپەروەری زمانی و لەگەڵیدا دادپەروەری کۆمەڵایەتی بۆ ناسیۆنالیستە ئێرانیەکان و دەسەڵاتدارانی لایەنگری ئەم گرایشە سیاسیە وەک هەڕەشەیەک چاو لێ بکرێت کە تەنیا بە ترساندن، گرتن، زیندانیکردن و دوورخستنەوە شیاوی چارەسەر بوونە. و لە ڕاستیدا ڕێگەی دەستەبەربوونی دادپەروەری زمانیش تووشی بۆنبەستێکی ئەمنیەتی دەبێت. ئێران وڵاتێکی چەند نەتەوەیی و چەند زمانەیە. لەگەڵ دەستپێکردنی ڕەوتی نوێگەری مۆدێرنیزاسیۆن لە ئێران سیاسەتی زمانی پەیڕەوکراو لەلایەن حکوومەتی پەهلەویەوە، کارکردی زمانی فارسی لە زمانێکی هاوبەشەوە گۆڕی بۆ زمانێکی یەکپارچە و سیاسەتی یەک زمانی وەک مەرجی یەکپارچەیی نەتەوەیی لە بەرچاوگیرە. بەڵام مەسەلەی سەرەکی ئەو کاتە بوو کە بنەمای سیاسەتی زمان و مەهەندسی زمانی کۆمەڵگای جۆراوجۆری ئێران نەک لەلایەن زمان ناسان و پسپۆڕانی زانستی ئینسانیەوە بەڵکو لەلایەن ژەنەڕاڵەکان، سیاسەتمەداران و ئیدۆلۆگا کۆمەڵایەتیەکانەوە گەڵاڵە ڕێژی کرا. بەم جۆرە بابەتی زمان لە ئێران بوو بە بابەتێکی سیاسی کۆمەڵایەتی تا بابەتێکی فەرهەنگی و زمان ناچانە. و کێشەکانیش لێرەوە سەریان هەڵدا. ڕێگاچارەی پێشکەشکراو بۆ بەرەوڕووبوونەوە لەگەڵ ئەم جۆراوجۆری و جیاوازی زمانیانە زیاتر لەگەڵ وەڵامی زیاتر نظامی و ئەمنیەتی بەرەوڕووبوونەوە. ناسیۆنالیزمی ئێرانی بەدیهێنەری سیاسەتی زمانی لە ئێران هەوڵیدا پێناسەیەکی یەکدەست وەک یەک و ئیجابی لە نەتەوەی ئێران و سوژەی ئێرانی بدات بەدەستەوە. پێناسەیەک کە کێشەیەکی بنەڕەتی بۆ یەکپارچەیی ناسیۆنالیستی جێی سەرنجی ئەوانی بەدیهێنا بوو. بۆ ئەوان ئێرانی بوونێکی دیاریکراو بوونی هەبوو، یعنی بوونی هەیە کە لادان لێی لەگەڵ یەکپارچەی نەتەوەییدا نایەتەوە و دەبێ بەرەوڕۆی سزا بکرێتەوە. وەحدەتی ملی بۆ ناسیۆنالیزمی ئێرانی وەحدەتێکی ناکامڵ بووە کە هەموو ئامڕازێکیان بەکارهێناوە بۆ کامڵکردنی و هەڵبەت زمانی فارسی بەردەوام لە ناوەندی ئەم وەحدەتەدا جێگرتوێتەوە. خاڵی سەرەکی ئەوەی کە سیاسەتە زمانیەکانی ناسیۆنالیستی سەرچاوەگرتوو لە ئیدۆلۆژی زمانیەوە بەدوای
ئامانجێکی دیاریکراوە بووە وە گرنگترینیشیان وەک لەیەکردنی زمانیە. ئەو وەک لەیەکردنی زمانیە کە جێی سەرنجی ناسیۆنالیستەکانیشە لەسەر ئەو بنەمایە دامەزراوە کە سەرجەم ئەندامانی کۆمەڵگەی زمانی جیاواز لەوەی کە سەربەکان گروپی قەومی زمانی یا فەرهەنگین دەبێت زمانی زاڵ و سەرتری کۆمەڵ فێر بن. بەم هۆیەوە وەک یەکلێکردنی زمانی یارمەتی دەری زیادبوونی ئێعتبار و زاڵبوونی زمانی سەرتر بەسەر کۆمەڵگادا بێت. لەسەر بنەمای ئەم شێوە سیاسەتە کەمتر سەرنجە دێتە مافی کەمینە زمانیەکان و یان هەلایان لێ ناکرێتەوە. غافڵبوون ویان بە واتایەکی باشتر گرنگی نەدان بە مافی کەمینە زمانیەکان تا ئاستێک بەرەو پێشووە کە ئاستێکی ئەمنیەتی بەخۆوە گرتووە. جێگری سەرۆکی کۆمسیۆنی ئامۆزش و پەروەرش و توێژینەکانی مەجلیسی شۆڕای ئیسلامی گەڵاڵەی ئامۆزشی زمانە ناوچەی و قەومیەکانی لە قوتابخانەکاندا بە پێشەوانەی ئەمنیەتی ملی و بە هەڕەشە بۆ سەر سەڵامەتی نظامی ئامۆزشی گشتی وڵات زانی. بەڵام کام ئەمنیەت و کام میلەت؟ هەڕەشە دژی ئەمنیەتی نەتەوەی دەکاتێکەوە کە ئەحمەد کەسرەوی لە ڕاستای بوونی زمانی فارسی بە زمانی هەموو خەڵکی ئێران هەوڵیدا و داخوازیەکانی لە نێوچوونی سەرجەم زمانە غەیرە فارسیەکان بوو، ئیجازەیەکی نەنوورا و بۆ سزادانی لادەران لە میعماریە زمانیەکان لە ئێران دەرکرا و تا بە ئەمڕۆ کە زمانە غەیرە فارسیەکان وەک هەڕەشەیەک لەسەر یەکپارچەیی و ئەمنیەتی نەتەوەیی جێی سەرنجی ناسیۆنالیستە ئێرانیەکان چاو لێ دەکرێت. ئەگەر بگەڕێنەوە بۆ ناوەڕۆکی ئەحکامی دەرکرا و دژ بە چالاکانی حوزەی دادپەروەری زمانی لە کوردستان، دەبینین کە خاڵی هاوبەشی هەموو حکومەکان کێشە دروستکردن بۆ جۆرێک لە نەزمی لەبەردەست و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات بووە. سەبارەت بەم حاڵەتەی دوایی واتە سۆماپور محەممەدیش یەکێک لە تاوانەکانی تێکدانی نەزمی گشتی و هەوڵدان بۆ شێواندنی ئەمنیەتی وڵات بووە. سەبارەت بە زارا محەممەدی، سەیوان ئیبراهیمی، ئیدریس منبەری، فەریدە وەیسی و ئەوانی تریش بارودۆخەکە هەر بەم شێوەیە بوو. چالاکیەکانیان وەک هەڕەشەی ئەمنیەتی پیشاندرا. لە یەکێک لە بابەتەکانی ساڵی 1392 هەتاویدا لە دادگایەک لە ئۆستانی ئیلام 6 ڕۆژنامەنووس کە زیاتر چالاکیەکانیان لە حوزەی زمانی کوردی و بەڕێوەبردننی کەلاسی فێرکاری ئەلفوبێی کوردی بوو بە 36 مانگ زیندان مەحکوم کرا. لەم حاڵەتەشدا تاوانەکان هاوشێوە بووە. نەزمێکی دیاریکراو بوونی هەیە کە نابێ بوەستێت. گرنگ نییە کە ئەم نەزمە تا چەند نادادپەروەرانە بێت. گرنگ پاراستنی وحدەتی ملی جێی سەرنجی ناسیۆنالیستە ئێرانیەکانە. ئەوەی لێرەدا جێگای گرنگی پێدانە جۆری ڕوانگەی سیاسەتمەداران بە جۆراوجۆری و جیاوازی و داخوازیە زمانیەکان و هەروەها کاردانەوەی گروپە جۆراوجۆرە کۆمەڵایەتیەکانە بە ڕێگەچارەی لەبەردەست. لە یەکەمیاندا سزا، زیندان و دوورخرانەوە ڕێگاچارەیە و لە دووەمیاندا کاردانەوەیەک لە جۆری تەئیدێکی ناڕاستەوخۆ و نزیک لە بێدەنگی دەبیندرێت و وا دیارە کە هەردووکیان تەواوکەری یەکترن. مەسەلەکە لێرەدایە کە ناسیۆنالیزمی ئێرانی لە بنەڕەتدا دڵنیگەرانی دادپەروەری کۆمەڵایەتی و زمانی بەگشتی لە سیاسەتە حکوومەتیەکان دەرهاویشتووە و ئەوە بە داخوازیەکی هەڕەشامێز بۆ سەر یەکگرتووی نەتەوەی دەزانێت. یاسادانەران و سیاسەتدانەرانی ئێرانیش بە ئاگادار بوون لەم بابەتە بە شوێن ڕێگاچارەی خۆیانەوە و کامیان بارودۆخەش دیسان بەرهەمهێنانەوەی نەزمی زمانی و هەڵبەت کۆمەڵایەتی نادادپەروەرانەی مەوجودە. ئینگریت پیلەر زمانناسی ئوسترالیایی لەسەر و بڕوایە بوو کە بە بێ دەستەبەربوونی دادپەروەری زمانی دادپەروەری کۆمەڵایەتیش دەستەبەر نابێت. ئەوەی لە ئێران ئێستادا دەبیندرێت جۆرێکە لە سیاسەتی وەگلەیەکردن کە ئامانجی دروستکردنی کۆمەڵێک سوژەی وەک یەک تەکزمانە و هاوبیرە و ئەم ئیدە ناسیۆنالیستیەش لەگەڵ دادپەروەری کۆمەڵایەتیدا نەگونجاوە و ناگونجێ.